شوێنە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆران ئامادەکاری دەکەن بەوە پێشوازی لە گەشتیاران. پێشبینی دەکرێت لەو جەژنی ڕەمەزانە زۆرترین گەشتیار ڕوو لە سنووری ئیدارەی سۆران بکەن. ئێمە وەک ساڵانی ڕابردوو تەبان تەواوی ئامادەکاریمان کردو بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و ئەم ساڵی جیاواز لەگەڵ ساڵەکانی تر کە جژنی نەورۆز و جژنی ڕەمەزانیش زۆر لێکدی نزیک بوون. بەم هۆیەوە ئامادەکاریەکی تەواومان کردووە توانیمان لە مانجی پیرۆزی ڕەمەزان تەواوی سیانەی خۆمان بکەین لە یاریەکان کە شەریکەوی گاندی کۆمپانیای جێبەجێکاری ئەڵمانی کە سیانەی ئەم ساڵی یاریەکانیان بۆکردنەوە کە هەموو ساڵێ لە مانجی ڕەمەزان تەواوی سیانەی یاریەکان ئەکرێتەوە بۆ سەلامەتی گەشتیاران و جگەلەوەش ئامادەکاری تەواومان کردو بۆ مانەوەی گەشتیار لێرە لە هەوارگەی شنگلبانەوە. وەرزی بەهار و بوونی پشوو لە هەرێمی کوردستان و پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق وای کردووە لەو جەژنە زۆرترین گەشتیار ڕوو لە شوێنە گەشتیاریەکان و سەیرانگا و ناوچە کوێستانیەکانی سنوورەکە بکەن، بە تایبەتی لە ئێستادا کاتی پێگەیشتنی گژ و جیابەهاریەکانیشە. لەگەر ئیداری سۆران و قەرسوە قایمەتی قەزای سۆران ڕەواندزمێگە سۆر چۆمان و بنکەکانمان لە هەموو قەزاکان بە تەنسیق لەگەدام لەزگا ئەمنیەکان و هەروەها تەندروستی پۆلیسی هاتوچۆ ئاسایش بەرگری شارستانی تیمەکانی لیژنەی ئابووری و تیمەکانی خاوێنکردن هەموو لایەک بتوانین خۆمان ئامادەکەین بۆ ئەوی بتوانین پێشوازی لەو گەشتیارانە بکەین کە بەدێن بۆ بەشداریکردن لە جەژنی ڕەمەزان لە گەرمان و پێشبینیش دەکەین گەشتارێکی زۆر لە ماوەی ئەم چەند ڕۆژە لەبەر ئەوەی بەنزیکەی 10 ڕۆژ پشوو دەبێتن لە ئەم فترەیەکە و لە نەخوارن و ڕاست عراقش بە هەمان شێوە پشوو دەبێتن. بۆیە لە ئێستاوە ئەوەی ئەمە ئاگادار بین گروپاتی گەشتاری ڕیکلامیان دەست پێ کردو خۆیان ئامادە کردو بۆی بێن بۆ ناوچە گەشت و گوزارەکان و زەوکەش تاو لەبارە بۆ ئەوەی گەشتار بێنەوە بۆ ناوچە گەشت و گوزارەکان و شوێنە گەشت و گوزارەکانیش هەمویان خۆیان ئامادە کردووە. ساڵان لەگەڵ دەستپێکردنی وەرزی گەشتیاری زۆرترین گەشتیار ڕوو لە شوێنە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سۆران دەکەن، بە تایبەتی سۆران و ڕەواندز و باڵەکایەتی. بەو پێی ئیدارەی سۆران 75% هەموو گەشتیاری سنووری پارێزگای هەولێر پێک دەهێنێت. بۆ ئەم ساڵیش هاوکاتە لەگەڵ جەژنی ڕەمەزانی پیرۆز و وەرزی بەهار و جوانی سروشتی ناوچەکە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ئیدارەی سۆران.